قۆمپلۆ بڕاستی نەم وەکە ئێزدێت شنگالێم بینن قۆمپلۆیەک لەسەر ڕێبەر ئاپۆ بتنەیە لە شەخسێویدا مکارم ژن قۆمپلۆیەکە لەسەر ئینسانەتیە لە هەر ینی دنیایدا کارم ژن کەسی نەدیتە ینی فەیلسوفێکی وسانی هەکەر ڕێ نیشانی ئەم بێژن گەلێکی خەڵکێکی بندەست هەر ئەم بێژن ملەتێکی وسانی بارکەتی هەکەر کاربێ سەروی فکر و فەلسەفەی کاربێ خۆبڕێ بە کاربێ ئەم بێژن ها ئەو فکر و فەلسەفە بەلاویە هەڵوێ وەختێ نوهادا ڕاستە قۆمپلۆ سەرویە ئەو جێ خۆدا ئەما فکری ئەم کارم ژن هەتا دەولەتە هەنەک دەولەتە نوها گەهشتینەوەی ئاستی ئەف ئەم بێژن ئەو فکر گرتینە و سەر ئاساسی وی فکری هەکەر وەک ڕێبەبەریا خۆسەر یا ئاساسی کۆمینە یا ئاساسی مەجالسە ینی هەنێک دەولەت گەهشتینەوەی ئاستی وان شکلا خۆبڕێوەت بن وێجامت بژنە بڕاستێژی یانیمت بینن قۆمپلۆیەکە سەر ئینسانەتیە سەر ئەم بژن ئەم سەر ملەتێت بندەستە سەر ئەم بژن خەڵکێکی بارکەتە ئەف قۆمپلۆ شەخسی ڕێبەر ئاپۆدە سەر ئەم بژن سەر ملەتە ئەمت بینن شەخسێ ویدە هەکەر ئەم کارم بژن ینی ئینسانێکی وسانی هەکەر دەولەتەکە فاشل دەولەتەکە وەکە ترکیا ئەم بێژن نەویژ ینی هەتا ڕۆژە ئیرۆژی 100 ساڵیە اتفاقیان بژن سایکسپی کولی ئیساژدا خەلاست بێ ئەما دیساژی هەکەر ئەم ملەتکارن وەکە مەودوع بێژن بەرێژی ئەم بژن ئێزدی بترش 670,000 ئێزدیل ترکیا هەبوو 366 خۆناغی تاوسێل ترکیا هاتنە ئەگێڕان زلم و زۆری و فاشستیا دەولەتە ترکیا ئەڤە قبول نەکرد نەچما ئەم بژن ئەو فەیلسوفێکی کوردەیان ئەم بژن غێر قۆمە ئەو غێنجی ترکیا غێنجی عالەما خۆ غێنجی ئەم بژن خەلکی ترکیا و تشتێکی دی قبول ناکە تشتێکی دیارە و بەرچاوە وەختێ کۆمارە ترکیا ژەمژن وەختێکە چێ بووی هەنگێژی قەرار هاتە دانین گۆمێش بۆ کورد و ترکیا ئەم بژن کار بکەن ئەما وەختێکە دەرێ خۆ دیتن و جێ خۆگرتن ئەو قانونت تبێژێ قانونەکەوانە ئینسانی ئەفتشت نینە ئەو یەک دەمەختێت جێ خۆدیتن ژش غێنجی ئەوە ترکیا غێر خەلکی ترکیا غێر ئەم بێژن قەومی ترکی قەومەکی دی قبول ناکە ئێزدیژێ مەگۆژوێ دەرێ ئانین لە سووریرە دەرانین ئانین شنگالێ دەرانین هونو هەل شنگالێژی هەر مەحارەبە ئەم بێژن ئێزدیات کە کوردات کە عرەباتکە هەتاوێ گاوێژ لێ اتفاقیەدا على ئەساس 2023 و هەژی تەلبە ئەم بێژن لە نیوێ ئەردێ عراقێت کە یعنی بڕاستیژی ئەم بینن دەولەتە ترکیا دەولەتەکە داگێرکەرە یعنی کورتیم کارن وی ناوی لێ بکەن ئەوژی هەر ئەم بێژن هەر گرتێکی یا هەر ئەوەکی ئەم وەکە شنگال بژن هەر حەبسێکی ینی مافێ دوێت هەفدیتنێ هەینە یعنی حتى چه دعوت سربێژی جهەکی وانێدا هەر دەمەکێ ئەو هەر وەختێکی وانی محەدد ئەم کارن بژن هەفدیتنێ دوان هەینە ینی ئەف یەک ئەڤل قانونێت هەموو دەولەتەدا هەینە ئەما دیساژی مەبژن دەولەتەکە وەکە ترکیا دەولەتەکە داگێرکرد دەولەتەکە ئەم بژن قانونێت ئینسانەتیە هەکەر نازنەکە بڤی شکلی بەردەوام بکە ئەل دنیای هەموو کێژی هەر گرتێکی سیاسی بێ و هەر گرتێکی ئەم بژن چ تەوانایان یانێ چ شکلی گرتی بێ مافێوی هەفدیتنە هەیە دنیا هەموو کێ دەوانەیە ئەما بێژە هەکە دەولەت وەکە گوتی قانونێت دوێت ئینسانەتی نەبن هەکەر ئەو نە قانونێت ئینسانش با خۆ چه قانونێت دەولەت داتینە سەر هەفدیتن هەبن نەبن هەر دەولەتەکە ئەوژی قانونە بە و دمنێ قانونە ئینسانەتیاوی دەولەتێ ڤەگرێدا ئەمە بێژە دەولەتە ترکیا نە قانونە نە ئینسانەتیاوی چاوە تشتێژی بێ پیستر ژێکە هات یعنی بینن تشتێکی متەوەقع یعنی حتى تشتێت مێستەرژش دەستێ بن متەوەقع ئەوان تشتا بکە وەک شنگالیژی واجبێکی ئینسانیە 2014
بهزار ازدیش فرمان خلاص بوون واجبەکی ئینسانیە یان تشتێش دەستی زلامە بێ زلام وەیەکێ بکە لێ نەبووەیەکێ ئەو ئینسان خۆکوشتن و شەوتاندنەوە ینی عکسی وێژی زلام بە شێوایە بەرخوادانی تشتێش دەستێ ئیوان ئینسانە بێ کار و خەمات بکەن هەتا کارە بن وی خۆبەگەهینەوەی ئاستی مافەکی وسانێ دەست ببینن یانجی ئەم بژن دەرفەت و ئیمکانێت کار و کردنش بەروەیەکێ هەبن ژوەیەکەم بین باشتر ینی واجبەکە سەر ملی هەر ئینسانێکی سەر هەر قەومێکی هەکە ڕۆژت گران هەکە ڕێبار ئاپە و هەکەر ئەم بیژن شاگرتێنوی هەکە ملەتێکی بەچوون لێ ئەم وەکە شنگالیژی ئەم واجبێکی زیدەی وانێت دیت سەر ملێ خۆت بینن هەتا تالیژی تشتێش دەستێ شنگالیا بێش دەستی ئێزدیابێ واجبە ینی تشتێکی واجبە سەر ملێ ئێزدیا لە ڕێبەر ئاپە خۆتی دەرکردن تایبەتجی پشتی فەرمانە ینی بەڕاستیژی تشتێکە فەرمانێ دەشی ئێزدیارەگرنە تشتێکی کەچک بوو هەتا زلام بیژی ڕۆژێک بوو هاتوو دەرباز بوو ینی سەدا شەهید هات نەدانین سەدا بریندار چێ بوون تعب و زەحمەت بهزار ئێزدیش دەستی ئەم بیژنە داعش ژمرنێ خەلاسکردین یان بهزار ئێزدی ژمرنێ هاتینە خەلاسکردن هەمووژی ئەمکان بژن تعب و کەدا وی ڕێخستنێ و وی ئەم بژن ڕێبەر ئاپە و بێجامژی بینن واجبەکە ئەو ئینسانی ڕۆژێت تووسانێ ئێزدیا خودی دەرکەوێ واجبەکە سەر ملێ ئێزدیاژی ئێزدی خودی دەرکەوێت بەڕاستیژی ئالیە سیاسی دەنهۆ دنیا بووە ینی تکاری بژی حەولە سەر ئالێکی تجاری ینی ئەف دەوڵەتێت مەزن ئەف دەوڵەتێک کە ئەمریکا و رووسیا و تورکیا و ینی دنیا حەولاندینەش ئالێکی ئینسانی بە هەکردنیا حەولاندنە ئالێکی تجاری ئەف تشتێکە ئەف ڕێخستنت بیژێ و هەکە فکری ڕێبەر ئاپۆل کتابێت خۆ دەنویسی ئەوە ئینسانێتێکت خوازێ و ئینسانێت تجارەتێکێژی سەر ئینسانی بکە ئەکیت فکرێت وانوێت عکسیەک بن ژبەرڤەیەکێ ئەمکان بژن ئەف تەجرید هاتیە زیدەکردن دەمێتالیدا و تشتێ هی بیترش دەستیوان بێت متەوەقعن هەکە بکەن ینی دفکرن ئەو یەکژی فکرێت کاری بژی ئازادیە و ئینسانەتی یەکژی فکرێت تجارەتێ و کوشتن و تجارەتە سەر خوێنا ئینسانەکردنە یان تشتێکی ژ دەستیوان بێ متەوەقع هەر تشتێ مێستەرژی متەوەقع ببە ژمەگوتیە هەر دۆژی ئەمکارن بژن ینی دەوڵەتە عێراقیدا ئینسانە بترب ئاخەوخۆ و ملەتێخۆ و ئەردێخۆ و ئەمکان بژنم عادات و تەقالیدێت خۆبەت گرێدایی یەکشوان ئێزدینە جیهانێ دەژی یەکش ئەم بژن هەرێزی دەب ملەتێ خۆ گرێدایی ئاخەو خۆبە گرێدایی و ئەم بژن کارن بژن یەکشوانجی ڕێبەر ئاپۆ هەردۆژی وردە شبهنەیەک و هەردۆژی ینی دەوڵەتێت هەکەر ئەف پلان دانێنن بەڕاستیژی ینی قالە تجارەتێ کرەوە و حەولیە دنیا تەحویلی سەر تشتێکی وسانێ بێ ینی وەختێکە اتفاقی سەرشنگالی هاتیەکردن ینی وەختێکە هەردوو حکوومەتژی چێش ئالیە حکوومەتە عێراقی بە هەرێما کوردستانێژی بە هەکەر بەرنامجێکی سەر شنگارێ دەین و خەڵکێ شنگارێ وی بەرنامجە نەی ئامادە بێت تێ معناوەکە تجارەتێکی سەر شنگاری هاتیەکرد بوی شکلی بەژبەریش دەمبژن و نوهەژی متبیژن ئەف ئەم نابینن بەرنامجەکە خزمەتە ئێزدیادا وەختێکە تجارەتی بکردن سەر ئێزدیا و ئێزدیدا حادر نەبن هەموو ئالێت ئێزدیاژی چێت سیاسیژی چێت عسکەریژی چ خەڵکێ شنگالژی و چاقی هەلوەستا خۆدانی هەکەر اتفاقیەکە سەر شنگال بێ دانین لازمە خەڵکی ئێزدیتی دەی حادر ببی بڕاستی ئەم بینن هەردوو اتفاقیژی ینی مەگۆژی ینی وەکە تجارەت ئەم لید نێر بەڕاستی هەکە ئێزدی گەلێک جارە بژن هەفتی و چار جارە فەرمان ئێزدیار نەبووینە هەر هەفتی و چار جارە سەر نەکەتینە بێ فەرمانە تالیژی ئەم بیژن قەوەتەکەەوە کە داعش وسانێت بڕاستیژی بقەوەت بوون ji ber gelek piştewan hebûn noma biqewet bûn û bixwe jî yanî hêzeke here em bêjin xwînxwer hemû jî piştevan kir û şandine şingalê ema dîsa jî em bêjin cara berî bû ez karim bêjim weke van heftî û çar fermanê ser êzdiya de hatî êzdî wîsanê biqewet li cê xwe de bimînin
و هێزێت خۆیت عسکەری ئاوا بکەن و جیوارێت خۆ بەگەڕین یعنی هەر هەفتی و چار جارێتی گەلک جارە ئێزیش جێت خۆ تەحویل بووینە ئەمال جێت خۆ بە نەگەڕیاینەوە کە چاومە گۆشت ترکیا ئەزدی هاتینە سووری سووری هاتینە عراقی هەموو جیا وسانێ ئەمە بێ جارێ جدا وان جیهێدی وەختێ دیتن ئێزدی وسانە بقەوەت شنگالی دەماین و بەڕاستی ژدیم ئەمێ بیژن ڕێخستن بقەوەت پشت شنگالی دەسەکنی یا احتیمال بوو شنگال هەفقاز مقاومە نەکردبە ڕاستە هەتاش دەستیوان هاتبە مقاومە کردمانەوەکە چاوە ئەم بیژن گەلەکەش خۆردەی دیجا سەر ساترێ سیبای و گرزەرێک هەتا نەکی تەرەمبێلێ داژنە هەندەندانە سەر مقاومەت کردن بەرخۆدان بەر خەڵکی خۆ بەر ملەتی خۆدا مقاومەت کردن دیساژێ چای شنگالش دەماین هەتا بووی حەدی باوەری هەبوو مابانە ئەمە وەختێکە قەوەتێک و هێزێک بێ ئەو تشتێکی مەزنە هێزترت بێ قەوەترت بێ دیمە مێ بیژن ڕێخستنە ئەم بیژن هاتی پشت خەڵکی شنگال دەسەکنی و ڕۆژاواژی گەلێکێژی هەتا نێ بووە وەکە وەرەقەکی تاریخی و دیرۆکە ئێزدیا دەهاتە نویسانە هەموو جیهاوی دیمێتە قالکردن وەختێ قالە فەرمانە بێتەگرن ئەما دیتن وی بەرنامجی بسەر نەکەتینە پشتی هەنگێ 1970 وردە جارەکە دی محاولەکردن ترکیا وەختێکە دیتی داعش ئەکیدێکش پشتەوانێ دوان ترکیا بوو وەختێکە دیتی الشنگال و کۆبانێدە تایبەت ئەم بیژن داعش هاتە شکێناندن و بێژە دەست بیکردش عراقی و سووری هەتانەکی داویژی نەبوو هەتا خەلاص نەبوو ترکیا دیا الڤیالی دیا حیفا ئەوان داعشا شنگالێ کۆبانێ بە بەڕاستیژی حقیقەت وەختێکە الڤەردە هاتی نەشکاندنە و قەوەتاوی یانی دیا بێشکلی پشێوایە ئەم ژن تا ڕەوشاندنێ گەلک جارە تارێت خۆشاندین ئەم بیژن شنگالێ قاعدێت ئێزدیاوێت شەڕێت داعش کرین ئەوێت کە بووینە سەبەب داعش کێناندین نەبینە شنگالێدا ئەو کەس ئانینە هەدەفگرتن پشتی هەکە دیتیژی ڕاستیژی بڤی شکلیژی نکاری ئێزدیا بشکێنێ چای شنگالێدا و نکاری ئێزدی دەرکەبنە چای شنگالێ بی دەمێ تالی ئەم بیژن بەرێ خەڵکێکی چای شنگالێ و بەگەڕیانەیە شکلێکی دی ئانیە بکارانین vê gavê em bêjin şiklê em ê dijin istixbarat weke şingan şiklê istixbaratî însan bikaranîne li çaya şingalê de û dîsa jî ew însanêt qayît ew însanêt berevanî şingalê kirîn û bûyîne sebebê şikênandina Daişa şingalê wan hedefet kiriye bi şeklekî yanî hedefste bi şeklekî wanê istixbaratiyê kiriye براستیان بەهۆر ناکەن ئەو ژی بنەجەحێ پشتیە وەکە گوتی هەردوو پلانێت دی هەکە دانی لەسەر شنگالێ نەنەجەحین ئەم نەر بەهۆری دەینە هەکەر ئەف خەتەژی بنەجەحێ هەش بەر خەتەژ بێ مەستر بەرینها هەکەر ئەو قەوەتەکە وەکە داعش و پشتەوانیەکە مەزن شاندە سەر شنگالێ نکاری بوو ئێزدیا شنگالێ دوور بکە و yani nel wê behorê dêne ema wî jî bernamecekî nû yê şingalê de em bîn van salê talî zîde pêşketiye şingalê de ema ew jî nanecehê sedî sed yanî bila êzî pişt raz bin û ew ê van şoxla bike jî behor nakim ebed jî li şingal de nanecehin gelek cara ev yekin be sebeb heker milete bixwed be sebebê wê yekê mesela niha em bijin قوات ازدیا هاینا سه چهار قوات عسکری ازدیا هاینا جای شنگانه دا احزاب سیاسی سید ازدیا هاینا و خلق جی خلقی شنگاله و ام بجن مزنو روسپیت شنگال جی اب واجبه که وقتی که فراغ وکرن دست دیج منا بکبنه شنگال ده سدیست متوقعات شته بسوی چیبن وقتی که اف جهت عسکری و هک سیاسی و که احزاب ازدیا هر چهارا وەکە خەڵکی ئەم بژن شنگالی هەکایەک و دۆ بگرن بێگومان دەستێکی دژمنە نکارێ فەراغ نابینە خۆ بگەهینە بێجێ ئەو ژی vêyekê vegirêda yani heke êzdî karibin ser tifaqe hîç bîtir pêş bikevin hîç karibin bi tiriyek û dô bigirin sedî sed ev rêvê ê negirtin ema heke karibin em bêjin nakokil nêv wan xwe de hebin mecal vebê ev destê wiha wê kevne nêv êzdiya wê
ام بيجن تشتيج دستي دجمنا بيكا يعني تشتكي سدي سدو بي وكقوتي دل الإسلام يعني چه مجال خو ببینن وقتی پشتی هفتی چهار جارا چه گاوه کی مجال خو ببینن هفتی پنجه جوی جيبينا أنا بجيب وقوتي بوان وغيره ده إزديا وغيره ده هكر كاربن تفسر أساس اتفاق كإزداتي كاربن زيادة تربكي إنه كاربن في فراغ جنب خدرين وهكا أو ناكوكيت خزيدة تربكن مجال بتربة بيش دجمن بتر دست خواكشت هكر إنها الآلية السياسية ده تشتكي بكار دينن بس الآلية جواكي ده تشتكي دي مثل راقها عندن هكا بيقا بيشن الكمبا هما بقرين هركز بيجي أمن وأمان أما راستي وحقيقة نا أمن وأمان الشنغالينا نها نزينغا 3000 بتر بشر بتر الشنغال دايشة باش شاف فمن الأمن والأمان دينا يعني تشتكي معقولة برشافة وساني أما مسألة هكا تشتكي وساني وكاقوتي بوان داينا خويا كرين يا أمن وأماننا بعرف كان الفيا كده هكا حكومة عراق واجب خرابوبا وتعويضا في خلقي كربا في مال دوان خرابوين في بيجن يعني حتى انها حقوق الشهيدة ازديان دمنان ديت 2007 شي و 2014 جي هكا تشتكي جديها بالسربيا كي بهوري دينا وكا هما من الدماغي هات دعما بيجن نوت معلومات سردش تكر هر نوت معلومات جوي غاوي وبرين هر راغاندن نيجي وما هاد نتلازير مسألة شيء مسألة نامن وأمان تينينا لو ما ناين أما بوا الشغلة كي أم بيجن سر راغاندن السياسي بكارتينا تشتكي دي أما وقت كدعما وان بكن وتعويضات مالدوان بنيتي سدي سدوي فقرين مثلا مثلا امن وامانه مثلا ام بيجن براستيجي همو مالي ازدياد داعش بير وخاني دوان جي خراكرنا مثلا هنا كل حكومة عراق تعويض وان او جي خمساريات كنا براستي تعيبت ازدي وبيجن بلا ازديت كامبا فقرن ازديت كامبا باشا كر ازديت كامبا كاب مالدوان خرابوي وام بيجن جهك نبيتي دبين الكدر ده يعني تشتكي سيدي ستان بيجن ماينا واجلوي دري براسي تعديل ازداد ديتكا چندل وان كم بعد من بتر تعديل ازداد بي بقلق عليا جي بيجي قلق شهر چنزلام وان كاري يكو بكا اما حكومة عراق جي نابهاري كار وحكومة هرما كردستان جي قلق في ديجوانتكا يعني بويدري بمينن اقل شيء التجارتاوي بشري هم الويدري دربي هيش اقليم كردستان في ديجيتكا يعني حتى روجا تاريخي اكيد كردستان ونافين فقرن خلقيز دي ونافي فقرنا شنغالي او آلي كي خوي تجاري وبراستي حكومة عراق جي متقصرة الآلي التعويدي ده حتى هكا فقريانا وانا بزحمته وتشيكرنا فايدة التعويدة وانا بزحمته يعني همو جيت افياكت بنر قر البر خلقيز دي وقرياني يعني بيش هر تشتيت بيش امن وامان اتفاقش ازديار قرنك ترى مهم ترى اكل تشتيت ازدياد هرد مقدس ترى القولي دي ازدياد قال اتفاقيت كن اما لازم موضوعكي بيجن موضوعكي سركة بالنيف ازديادا اتفاق تشتكي مهم هكا ازديكا اتفاقكو نهجي ام بيجن قوات المد عسكري الفيدري ديما امي بيجن نها الفيدري قوات العسكري هم يزدينا هكر جارك دي فرمانه كنت تشتك شيء بمن كار من غازنا كيجاكي ممكن بيجا هكر او نمن اتفاقك وام بيجن تيكلي دوان بيقرنت خورد بن هكر جارك دي تشتكل سري شنغالي رابي سدي سد او يعني او بنسبب في ايواداتي هكر تشتكي وساني جيبو يعني هي دا خوازن ما بديم او بن ام بن قوات عسكريه شنغاري دا بلا تنسيق دوان بيقرت خورد بن هيزي ام بن هر چار احزاب از داش اهلي سياسي بلا قوات بن دا كار بن بغداد قوات بن طلبه حق شنغالي ممكن هكر فيدري افهر چار حزب بيقرت قوات بن الويدري دا كارن قاربون سي چار مرشحة بشينا بغداد اما بيجنها ميليد نيرن چمانا اتفاقكن چمان هناك جيك دورن امد بينن يعني شهر حزباجية كي كل خزمتا شنغال ده فقالك جيبو بلا يك مدافع شنغال بكا اما ايدي همو ام بيجن براستي جي دجمنتا شنغالت كن و حتى هناك تشوينا بيجي نيز دينا سرنافي از ديو شنغالي تشوينا سرنافي شنغالي تشوينا في غابي بغداد و
او جی کرنه از دی به چات مجن تلبا آفدان کرنا شنگاله که یا تلبا مجن اخسیر دست داعش که تلبا حقوقا کی شنگالیا کنه ممکنه يعني پیغام تعلیم مجن اتفاقش زیارش همو تشتی باشتر